والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام الأنبياء والمرسلين حبيبنا ونبينا وقائدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه بإحسان ويقين إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها، اللهم آمين. لخزمت تفسيري القرآن تفسيري جزء السي درسي رابردو بيما سورينا بقى ما طاوكت كتايم بيهنا كيكم سورتي جزء عمية جزء السي للقرآن تشيل آيات بو تقريبا تحدك تفصيلك من ده بدواء أول سورة اشكدت كبيوتي سوري النازعات فهماشي سوري نازعات سوري مكية وكو نزول سوري مكية وكو تسلسلي دابزين لدواء سوري نبأ يكسر دابزيو هل تسلسلي نزولي شيء وكو تسلسلي مصحف واي نبأ باشن سوري عم يتسالون باشن سوري نازعات بو جاري كشهر بو جاري دوباري كينو سورتي مكية وانك بيش هجرته كوشي بيغمبري خواه صلى الله عليه وسلم لما كوبو مدينة آيات كان دابزين يا سورة كان دابزين ئەوانی کەش ئەوانن کە لە دوای ئەوە بەبێ چاو دیێری کردنی یاخود ڕەچاوکردنی شوێنی دابەزینی بەڵکۆی کە ڕەچاوەکرێت تاریخی دابەزینێت یاتە مێژووی زەمەنی دابەزینی ئایا پێش هیجرەت بووە دوای هیجرەت پێش هیجرەت بوو بێ مەکیە و دوای هیجرەتیش بوو بێ پێوتێ مەدەنی. لە یەکەم دەرسا لە سوورەی نەبەئا باسمان کردمان عادەتەن سوورەتە مەکیەکان شێوازێک لە با بڵین وێنە و شکڵێک و شخصیەتێک ئەگەر بڵێ دروست بێ و کەلیمەیەک کەسایەتێکی تایبەتی سەر بەخۆیان هەیە بەشێکی زۆری ئاەتەکانیان کورتن و ئەوەی کە لە چواردەوری ئەسوڕێتوانێ زیاتر لە بابەتی ئیمان ئەوەی کە پێوتێ عەقیدە کە ناودا عەقیدە و لە ئەسڵدا ئیمانە لە بوارەکانی ئیمان و چەسپاندنی ئیمان و دروستکردنی خەڵکانێک لەوەی کە حەقیقەتی حیات چییە و حەقیقەتی عوبودیەت و ناسینی پەروەردگار و بابەتەکانی ئیمانە دوێت ناچێ بەلای ئەحکامە سووەڕی مەکی وەکو ئەحکام و دابەزاندنی ئەحکام ناچن بەلایەنە بە پێچوانی سوورەتەکانی کە مەدەنی چونکە ئەحکام لەسەر ئەشخاصێک لە دوای چەسپین دابەزێت با بڵێن بەڵام پێش ئەوە بینای شخصیەت و کەسایەتی مسلمانی ئەو هاوڵانی دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە زەمانێکە پێش پێغەمبەری خوا پێوتاوە زەمەنی جاهیلی لەو زەمەنیا ژیاون ومتأثر بون بتأكيد بأفكار وتصورات وآكار وعرف وحياتي أو مجتمع وكومالغا وبشكل زور يعني بتفرز بون يعني هرشيك بون لوانا دار رشتونة قرآن شخصيته كساتي جارج كدار رشتونة تواني بو هالقرتني وظيفة شي خرس كوظيفة أو كحواري وشوادوري بيغمبري خواه صلى الله عليه وسلم وأم وظيفة أمر ساعدة وقيامة ككوتا بيامي بيغمبرانا أيجينا وبريتي لبيامي آسمان بوزوي لەبەر ئەوە ئەم سوورەتانە کەسایەتی شخصەکان دروزەکەنەوەن کەسایەتیان لەو هەموو زۆنگا و لێڵا و با بڵێن تاریکاوی جاهیلیەت و پێشووتر و عورف و کۆمەڵ لەو بابەتانە ئەنەوە بۆ حقائقی دین لەبەر ئەوە پێویست بەوە کات ئەرکانی ئیمان تیان ناشەسپێنی ئەوە تقریبا سیمای عامی سیمای گشتی سوورەتە مەکیەکانە بعكس سورة مدنية كانوا كبهماشي وتطرقك كابو مسائل بابلين توحيد بلام بشي كزوري أحكام جقلة أخوي أو أحكام عليك أحكام معاملات الرجال أحكام معاملات اجتماعي وشخصين بابتي عسكريين هذه شكله بابتنا القرآن جالش كأشياء توسري كسوري مدنية لدواء كتكوين بو وصلاته وموقعك وبابلين شويني شي دياري كلا وهي كخلقي إسلامي دياري أم سورة بهماشي وشلو شش آيات كاني کورتن ئاەتەکانی هەمویان و مەکیە ناوی نازعاتە دیارە
بواوێک دەست پێکات والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا. أو حسابكين بيانش قسمة وتبيان سوين دوانية يعني الله سبحانه وتعالى سورة مشيكان زول يعني بمشيوتها بتابتي لجزء عما والسماء والطارق يعني هذه شيء إشكال وانك باورين زوري سورة كان يعني زوري إشكال والذاريات ذروا جزء الذاريات يأخذ والمرسلات عرفة أما أنا قسما الله سبحانه وتعالى سوين دخوات عادة سوين خواردنيش لقرآن ده الله سبحانه وتعالى سوين دخوات في خالقه بديهين له وهموي مخلوقي خواني أو يكلبون وردا هيا لبر أو سوين بهرتشيك أخوة سوين دي بيا رب العالمين سوين بهرتشيك أخوة سوين دي بيا أخوات يتر لعمرك إنهم لفي ونيا يا مثلا أنواع وأشكال قسم هي لقرآن ده ك بشك لقسم كان بو تعظيم يشتكي بابتك مثلا والعصر إن الإنسان اللي فيه خسر هذه شكل قسم كان القرآن بو تعظيمي أو شتي يعني وبابته بازكات يعني لقل قسم كان رساليك ما نداتي شتيك ما نداتي تي ما نجينت عادة لقسم على سوين خوارتنا شتيش بيوت جوابي قسم يعني تو عادة سوين دخويت كسوين دكان بو سوين دخوي بو سوين دخوي بو سوين دخوي بو شتيك ونيا أو شتى بيوت جوابي قسم يعني سوين بو أخوي لسر أو أخوي مثلا سوين دخوي كفلان شد واي سوين دخوي كأو هاي لقرآن ده شرطنية جوابي قسمك ديار بيت دي شرطنية جوابي قسمك ديار بيت مثلا بو نمونا ليرة ده سكاتشي نسبي جوابي قسمك يعني مثلا الله سبحانه وتعالى ما بين سوين دخوات والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا دعاء يكسر شيئا يوم ترجف الراجفة تتبعها الراتفة مثلا بلام والعصري سوين دخوا إن الإنسان لفي خسر سوين دسر اشتيق أخواته جوابي قسمك وجوده رونا ونيا كواتا بلام مرجنية للقرآن ده جوابي قسم ديار بيت جوابي قسم ديار بيت هربوا علماء كاتك أقسام القرآن مثلا بابته تماشا كان أهل تفسير يأخذ علماء دين جوابي قسم ألين تقديركي أوي تقديركي أوي مثلا آل ريا كديه ساش مسري طبعا بتفصيل ما أنا بس مجاري وكم مقدمة يقول كبزان قصدك شونا الله سبحانه وتعالى يسون بما أخوات نازعات غرق ناشطات بما هالبينجان جوابك أفرمون بو معناه ك أنكم مبعوثون يوم ترجف الراجف الله سبحانه وتعالى سوين دخوات كزيندو كرينوا كي قالوا روجتا يوم ترجف الراجف أفرمون جوابي قسمك محذوفة بونينية بلام دلالة لسر واكا كخوا سوين دخوات بوشك بسياق آياتك يوم ترجف الراجفة سوين لا روجك أخوات ترجف الراجفة وأنا إن شاء الله شيء نسري تفصيل أما بيوتري جوابي شي قسمي محذوف بلام والله أعلم مرجنية يعني وهاجويت الله سبحانه وتعالى أكريت قسم بخوات تنها بو بشانداني تعظيم اشتيقيان بو تيجيشتن لاشتيق بو إيما احتمالا قسم للقرآن ده بمشي تعامل كات احتمالا ما هيش خو موجهه هل يقري مثلا الله سبحانه وتعالى فرمت يوزين دو ابنه يوم ترجف الراجف فاقل ملاحظه بكلمه صورتي بيشوترش سوري نبأ بشكي زوري والله دانوي استفسارك عما يتساءلون عن النبأ العظيم الذي قسم على سأل أو برسالة لسألك النبأ عظيم كتشي آية قيامته آية قلت أنا القرآن هل شيء لما أنا كبيت يعني والله استفسارك داتو دعي الله سبحانه وتعالى باشي شيكات باسي إن في يوم الفصل كان ميقات يوم ينفخ في الصور فتأتون أفواجا أو بسيطه بقيامته أرزي شمكردن لم سورة ثانية زور تكفي ذكرة السروي شون إيمان بالله سبحانه وتعالى وهروها إيمان ببشكاني كي أركان إيمان فايكان إيمان زور تركيز ذكرة السروي شكا أمانة إنسان أشسبينت إيمان إنسان أشسبينت بدواي أودا أحكام تطبيقات هربوية مثلا أصحاب سلفتوا يعني إما إيمان بيش فيربوين بيش قرآن يعني إيش بيش أويكا دانشين لسر قرآن وتجويد قرآن وكونوا قرآن وركونوا قرآن وهذا شيء لمانا
کەواتە قورآن خۆی چی کردو قورآن کەدا بەزیوە یعنی سێرەی زۆرێک لەو سەحابانە خۆ قورآنی حیفظ نەکردووە لەبەرکرد کە پێوتی حیفظ زۆرێکیانۆکو لەبەرکردن لەبەریان نەکردووە بەڵام ئەم قورآنە بە تەوجیهەکانی بە ئاەتەکانی ئیمانەکەی چەسپاندو هەر بۆیە زۆر جار باسم کردووە لە مدەیەکی زەمانی کەمە بەدانە بەزینی بەشێکی زۆری قورآن ئێستا بەس مەکیەکان دابەزیون ئەهلی ئەصحابی دەوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئامادەبوون دەستیان لە ماڵی خۆیان هەڵگرتووە دەستیان لە ژیانی خۆیان هەڵگرتووە دەستیان لە وەتەنی خۆیان هەڵگرتووە دەستیان لە هەمووش بەرەنگاری عەزێت و ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی و لێدان و دەربەدەرکردن و کوشتن و هەموو شتێک بوونەتەوەنێ بە تەنها بەچیش بەبێ ئەوەی ئێستا ئەحکام دابەزی بێ مثلا ینی حتا کە ئەمانیان کردو هیجرەتیان کردو ئێستا عارەقیش تەرک نەکراوە عارەقیش تەرک نەکراوە یعنی تەحریم عارەقیش نەبوو کە بڵێ تەرشێگەرێکی خوارد بێت هەرکو شخصیەتی خۆی جیاوازە مەسەن ئەبوبەکر سیدیق ڕەضی الله عنه شخصیەتی ئەبوبەکر سیدیق لە پێش ئیسلامیشدا یەکێک بوو لەوانەی کە خۆی پاراسۆ لە عارەق و خەڵکی کەش زۆر بوون مەسەلەن کە پیان وا بۆ عارەق خواردنەوە یاخود مەشروب و ئەمانە لەگەڵ مروءەت و شخصیەت و چیەمانە ناڕوات و بەڵام وەکو هین ئەسحابە بوون عارەقیان خواردووە ئاسایش بوو لەو کاتێ کەچی لەگەڵ ئەوەشدا ئەم ئیمانە و ئەم تەوجیهە قورئانیانە کە ئیمانی بۆ ڕێکردنی ئیمان بوون بەخوا و هەروە ئیمان بوون بە ئەرکانەکانی ئیمان دروستی کردوون کەواتە تەرکیزێکی زۆر لە ڕوکنەکانی ئیمانە ئەرکانی ئیمانە ئەمە ئەگەر بێسی سیاقی ئەم سوورەتە بکەیت تەماشاکی جارێک کە لە دوای قەسەم و سوێندەکان ئەچێتەوە سەر قەزەی چی قەزەی بەحث و زیندووبوونەوە و هەستانەوە و کەوا ژیانێکی ئەم ژیانە ژیانێکی موقەتە و تەواوبوونی ئەم ژیانە تەواوبوونی مەتاف و کۆتایی نییە مثلا تەواو گەشتیت بە ئاکام نا ئەمە مەرحلە و قۆناغێکە قۆناغێکە بەدوایە دێت تاوەکو ئینسان لەو تەحەیر و سەرسامی کە بەشەریەت تیایدا بوو بەردەوام کە هاتووم لە چۆ هاتووم بۆ شۆژەچم خۆمە جوابەتەوە نییە ئیسلام بوتیانە ئەمە پرسیارە ئەبەدیەکان یاخود پرسیارە نەمرەکانن کە ئینسان عادەتەن لە خودی خۆی دەکیانی ئینسانە پرسیارە کاتەوە لە شوێ هاتووم بۆچی هاتووم بۆ شوێچم کەمە قورستین پرسیاری ئینسان بێ خۆت بپرسێتەوەلی من لە شوێ هاتووم پاشم بۆچی هاتووم پاشە بۆ شوێچم تۆ ئەڕۆیدیانی خۆتەوە بە ئەو دەیەمە زەمن سات بە سات ثانیە بە ثانیە و لەحظە بە لەحظە لە ڕەسیدی ئەوەی کە دراومەتە پێمان مەسەلەن تۆ ئەوەندە بوو هەیە بژیت وردەوە لە ڕەسیدەکە دابەزێت کەمە بێتەوە لەوانەیە ئێستا گەشتی بینە نیوەی لەوانە گەشت بینە سێ چارەکی لەوانە گەشت بینە ئەخیرەکەی نازانین ینی لە شوێن گرنگەوەی لە ڕەسیدمان بەردەوام دابەزێ پێ دەڵێت کە ئەمە کۆتایی نییە ئەمە قۆناغێکە چۆن تۆ لە عەدەمەوە و لە نەبوونێکەوە کە تۆ بیرت نایە هاتوویت بە هەمان شێوەچیتە بۆ شوێنیشکە دەست پێکاتەوە ئیش لەسەر ئەم ڕوکنە ئەکات چکە ئیمانبوون بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لەگەڵ ئیمانبوون بە ڕۆژی دواییە کیانی ئینسان ڕێگە خات ینی ڕۆژی دوایی ئەساسە لە قورئاندا کە ئینسان هێنێت ئەیبەسێتەوە بە قیامەتیەوە عادەتەن و کەسەشی کە ئیماندار بوو بە قیامەت بە دوا ڕۆژ ئیتر خۆی وردە زەبتە بێت چ لە جێبەجێکردنی ئەوامیرە چ لە خۆپاراستن لە نەواهی چی لە زەبتی حەیات و سلوک و ئەخلاقیات و ڕەوشت و ئەمان و چی دەست هەڵگرتن لە ئەوەی کە خۆت پێ دوایە خودی خۆتی بۆشتی تر قیامەت دوات لێکات وانە بۆیە تەماشاکە ئەم سوورەتانە زۆر تەرگیزەکەنە سەر قیامەت سەر بابەتی زیندووبوونەوە هەتا بیکاتە یەقینێک لە لای تۆ و لەسەریشی ئیش بکەیت لەبەر ئەصحابی دەوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پرسیاریان کردووە ئیتر لە قیامەت دویان زانیوە لەبەر دەستمانایە لەو دقەیە وەڕەسوول عەلەیهی سەڵاتو وسەلام بە شتی بەرجەستە پیشانی داوە وانە چوومە ئیسا و میعراج بەهەشتم بینی دۆزەخم بینی خەڵکێکم بینی ئاوایانەکە خەڵکیش کە ئاوا چوون لە کاتی نوێژا فەرموویت عوریضت عەلەیە الجەنەة والنار بەهەشتم پیشان درا دۆزەخم پیشان درا لە بەهەشتا دەستم برد ئەو وەڵەترێ بێرم لە جەهەنەما هاتمە دووە لەبەرەوەی ئەمە بەرجەستەی قەزیەکە کات کە بۆی ئەچینێمە قورئان ئاوا تەعامولەکات بۆیە گرت تەماشاکەین ئەم سوورەتانەی مکیانە زۆر گرنگەوە زۆر گرنگیشە ئێمە لەسەر لە نوێ داڕشتنەوەی تەربیە و ئەخلاقیات و دین و عەقیدە و ئیمانی خۆمانە تەرکیزکەینە سەر ئەم نەک بنووسین بەشتی هەندێک قەزایی جوزئیەوانێ ئیتر بینای اعتقاد بڵین ئەو اعتقادە ئیتر ئەو بینای ئەو کەلیمەی کە ناومان ناوی اعتقاد مەسەلەن سلوکیش نەگۆڕە هیچ نەگۆڕێت وەمە کێشەیەوە نییە تەرکیزکەینەوە سەرەوەی ئیمان چۆن قورئان دای ڕشتوێتەوانێ بە هەمان شێوە چونکە بەس ئەم ئومەتە بەچی پێشتر چاک بووە بۆ چاکە بێتەوانێت کە بریتێ لە تەوجیهاتی قورئان و عەقیدە لە ڕێی قورئانەوانێ سلوک لە ڕێی قورئانەوە عیبادات لە ڕێی قورئانەوانێ قەزای اجتماعی و قەزایی ئەسکەری و قەزایی سیاسی و قەزایی ئیداری چمان لە ڕێی قورئانەوە بۆتە ئەو مەزدەری کە ئینسان بەیانی هەموو شتێکی تێدایە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا سوێن دەخوات لە بیدایەتی سوورەتەکە بە کۆمەڵێک شت ناویانە بات والنازعاتی
غرقة. مفسرين رحمهم الله يعني أهل تفسير لسلف أواني كتفسير بمأثور ويعني سلفي أما لتفسيرها تفسيري جواز يعني هي بو أم وشانة نازعات شيء ناشطات شين سابحات شين شو كمان إشارة ب كمالك ذوات أداة كخواني أم صفتان نازعات غرقا عندك يعني أنا ما بس في ملائكة طبعا شو مسألة كام ملائكة هنديك يعني ما بس في مردنا ما بس في مردنا هنديشكا وتيانا وطبعا مردن بقشتي هنديشكا وتيانا نازعاتي غرقاء مردني أهلي كفرة يعني درتوني نفسي أهلي بباور ناشطاتي نشطاء بهماشي ودرتشوني جانا بلام درتشوني جاني مسلمانا إيمان دارا يعني هنديشي كيشي شوكو حسني بصري نازعاتي غرق ناشطاتي نش سابحاتي سبح هل يشك لما أنا سابقات سبق أفر من نجوم السيركاني آسمان كم صفات أنا قلنا أخويا يتوقع التماشي أما بكيت هل يكو هوش أقوالي سلفون ابن عباس وأبو عالية مقاتلي كوري سليمان ومجاهد وباشا حسني بصري وهمو سلفي رحمه الله كالقرآن أقسام كدو تفسير كدو بلام براني خو من زور جاروتوم التفسير عادة للاي سلف بشيكي زوري تفسير بمثال بنمونه هنا شو القرآن نابع عجائباتي دابخري يعني هم ديشان يلمو بينيوت أنا بيغمبري خو وكو كلمات تفسير القرآن يبون كردو يعني أقول مثلا بيغمبري خو عليه الصلاة والسلام بيوتا والنازعات غرقا بالله فريدي لفلان أشد مثلا ابن عباس هات شتيك بوليتو حسني بصري شتيك بوليتو مقاتلي كوري سليمان شتيك بوليتو شتيك بوليتو ناو تراوانيا نيوتو إذا بيغمبري خو عليه الصلاة والسلام تفسيري نكردو بجي هشتوا بلى الله سلوكي بيغمبري خو عليه الصلاة والسلام رنگدانوي تفسير القرآن أخلاقيات وسلوك وتصرف بيغمبري خو عليه الخلشي دا لقل عام دا أو بو بلام نهات وجزئيات القرآن كلمة بكلمة بيدا بني شد وربا تفسيرك بتوبلر اشتيوا أمانية لدمي بيغمبري خو عليه الصلاة والسلام قرآن ينور قرتوا كسي كان نهاتو بولا لدمي بيغمبري خو عليه الصلاة والسلام تفسيره مو قرآن مرقت مثلا تلبي ابن عباس رضي الله عنه سربي ده فرم بون من الدوجار تفسير القرآن راسته خو لدمي ابن عباس ورقتوتو رضي الله عنه سربي اخو ابن عباس رضي الله عنه سربي بريتي لخوينوي بو قرآن باش شي بالله بيغمبري خو عليه الصلاة والسلام هندي شوينا هندي آياتي تفسير كردو شرح كيداوا لبشك شويني زورا هيش حديثك ماني صحيح بلا سر يعني بون من أنا هيش حديث صحيح ني نازعاتي غرقشي ناشطاتي نشيان سابحات سبحشي كواتا القرآن مهم أوي يكم وشي زمان واني هل يقدر أصول الدين بكامله هل يقدر باشا تفسيري سلف لو تشوارشي ويا حتى إمام الطبري رحمه الله كهذه الشغلة ما تفسير كابون مناسب نازعاتي خرقت شوار بينش قوله شوار بينش قول الجواز دعاء فرميهم صحيح هرهم يعني دروستن هيك باطل نية أنجادية شيكات التوفيق كاتو لبيني أويك أو بوا أليتو أم بوا أليت لتش زاوية كوسيرة كادو يعني لتش زاوية كوشة كوسيرة بوي أمان على بريان شو كيما أبي جالش كبينه بالقرآن أساس أويك تفسيره خليشي دراسة وخيانة مراجعة كدي قرآن بينوانه سلوك ما شاك كاتو وكاتا بوردا اشتكان أرون مثلا أصحابي دوري بيغمبري خو عليه الصلاة والسلام لبيش مسلمان بونيان دا بشيكي زوريان تينو يسري يكتب وقصيت يعني هر تينو يسري يكتب يعني أوس وخزرج كأنصار باشتريني دوري بيغمبري خو عليه الصلاة والسلام كبيغمبري خو خوي بأنصار زانيو أوان شي شعبك بقرب نو شعبا أقرب ما برو من بو أيوة مو أمانة أقر رابردويان تماشاكي لا صار شتيكي بسيط شندها كسي بياوي معقول بياوي بشوكو قولة لنا يانا كجراو بيجوا يكببنا مسلمان هر أم قرآن وايد يكردوا يعني بونا تبرايك للحظة كي زور بشوك هر أنصاري مهاجرك أتو مهاجرك خل شيء مكة هر ناشي ناسير وكو حقيقته ناسيري بو عنوانيك خزماتي نازم شيء قبيله بيني أنا أما دي مالك خوي لقلا تقسيم أما دي مالك خوي لقلا باش كان قصانا
ئەوها بە لەفز و بە ماشەڵڵا و چەند خۆشە و چەند گەورەیە زۆر ئاسانە، بەڵام بە تەطبیق زۆر قورسە. جێبەجێکردن ئینسان بێت ئەمە بکاتە عمل زۆر ناڕەحەتە، ئینسان بێ جێبەجێ بکات، پێی خۆی بکاتە ئەو شوێنە کە فعلەن وایە ئەنجا سەیریشتە بەرجەستەکانی خۆی بکات، ئەنجا بە حەقیقەت بیاتە دەستێکی شکەکە لە تەنیشتی وێتی. دەیەوان کردویانە بۆ هەر بەمەی کە هەر ئەم ئاەتانە جوڵاندوو. خۆ ئەنسار کاتێک مهاجرین هیجرە دەکەن چەندی قورئان دابەزیوە، هەر ئەوەندە ئەوە ئینسان سەر چێ بکە چەندی قورئان دابەزیوە کاتێک کە ئەنسار مهاجرینیان کردووانەتە بوونەتە برای خۆیان بە تەوجیهێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەموو شتێکیان لەگەڵا بەش کردن، یعنی نیوەی قورئان دانەبەزیوە، بەشێکی کەمی قورئان دابەزیوە. ئێوە بەشەکەمەش لە دەمی پێغەمبەری خوا بە شخصیش نایانبیستوە هەمویان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام شخصی ناردووە، مصعەبی کوڕی عومەیری ناردووە، شێی ناردووە بچن فێری قورئانیان بکەن. لە شخصی لە دەمی پێغەمبەری خوا شۆ نایانبیستوە ئەنسار. کەچی ڕۆحیەتیان مهەیە بۆی خەڵکێکی غەریب دێت ئەفەرمێن بە لەتی کرد ماڵەکەمان هەمووی بکەین بە دوولەتەوە. کەواتە محرک و داینەمە و جوڵێنەر ئەمەیە، ئەم قورئانەیە. مەبەستم چییە؟ قورئان ئەبێت بۆی بچینەوە سەری جارێککە لێوە هەم دیسان دەست پێ بکەینەوە عەقیدە و سلوک و عیبادات و ئەخلاق و هەرچیەک بێت بینەوە قورئان دوور نەخەینەوانێ لە منهەجی تربەوی و منهەجی تەعسیل و دامەزراندنی خۆماندا. سەلەف بوونی حەقیقی شتێ سەلەف بوونی حەقیقی کەوتنەوەیە کە شوێنێک چ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام تا ئەو دەقەیە کە وەفاتی کردووە تەوسیەی بە قورئان کردووە، تا وەفاتی کردووە تەوسیەی ئەو بە قورئان بوو، یعنی وەنیە تەرەکتو فیکم ما ئین تەمەسەکتم به لەن تەضیلوا، کتابی ئەڵڵا سوبحانە وتەعالە کە هەموو جار گوتومە ئەمە قەوسە لە هەموو ئەو قسانەی کە یەکەم عادەتەن کەوتمان کەمتم قورئان کەوتو ئەوتە ئەی سونەکوا سونە مفەسیری قورئانە قسەیتیان، یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام سلوک و ئەخلاق و ئەقوال و ئەمانەی ئەوەی کە عیلاقەی با بڵین بابەتی دینەوە هەیە تەفسیری قورئانە. ئیژنا ئەکرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئیجتیهاد لە شتێکی بکات و ئیجتیهادە دوایی مەسەلەن یەکێشکەی پێپەسەند بێت، ئەوکو لە بواری عەسکەریە مەسەلەن لە بواری لادان بۆ شوێنێکە لە بواری تەختیتێکە لە کاتێکدا و پێغەمبەری شۆ مەسەلەن گوێژ لە خەڵکە گرێت و قسەکەی خەڵکی جۆرە بێت کە بە عەمەلیە زانێت تۆش بە عەمەلیە زانێت، بەڵام لە بواری دینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێک قسەکە هەمووی بەشێکە لە تەفسیری قورئان. کەواتە ئێمە بگەینەوە بۆ ئەمە بۆیە من تەرکیزەکەم سەر تەفسیر و لەگەڵ قورئاندا لەبەری کەم تەفسیرەکەی تێ بگەن وردنەوە چونکە کە لەگەڵ یا ژیایت لەگەڵ یا هەڵسوکەوتێک کرد تەسەڕوفت کرد ئەنجا حەقیقەتی نزیکبوونەوە و معریفەی ئەڵڵا و بەرزبوونەوە و بڕێنی مەنازیلەکان و چوچی ئەمانە هەمووی دەزەکرد لەسەر ئەمە ساشش دێرێکرد. والنازعاتی غەرقا نەزع بە معنای شتێک کە لە زمانی عەرەبیەکێک لەوانە با بڵێن ئەوەیە کە دەری بێنی دوانیە، یعنی نەزع منه شتێکی لێ دەرهێنە. ئەم جوزئە لوغەویەشە وای کردووە کە بەشێکی زۆری لە ئەهلی تەفسیر بڵێن والنازعاتی غەرقا مەبەستیان پێی کێشانی دەرکێشان و هێنانی گیانی بێباوەڕەکانە. غەرقە زانین یعنی چۆنی غەرق لە ئەسڵا غەرق ئێستا گەرێشێک لە ئاوەکە نقوم بێت پێی ئەوتێ غەریق نقوم بوو بێ خنکا بێت ئەڵێن غەرقە بۆ چونکە ئاوەکە ئیتر ئیحاطەی بە هەموو ژیانی کردووە دای کۆتایی پێهێناوە. ئەڵێن والنازعاتی غەرقا یعنی ئەم جەستەیە ئەم گیانە لەم جەستەیە دەرەکێشێتە دەرەوانێ کە بە شێوەیەک غەرقا جیاواز لەوەی کە سهولەتی تێدا بێت. بنەمە تەفسیری بڵێن کۆی تەفسیرەکان لەوەی پێڵم کە باسی لەواکەم بەسی پێی کێشانی ژیانی ئەوانە جا ئەو مەلائیکەتانەی کە ژیانی ئەوانە کێشن کە ژیانی بێباوەڕەکانە کێشن یاخود هەر مەبەست پێی ئەو جەستە و ڕوحە کە چۆن ئەهێدێتە دەرەوانێ و مەوت چکە مەوت خۆی بۆ خۆی شتێکی سەر بەخۆیەوە نیە، یعنی مردن خودی خۆی شتە بە دەلیلی ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە ڕۆژی قیامەتدا فەرمێت مردن ئەهێنن چۆ تۆ مردن لە واقعدا جیابوونەوەی ڕوحە لە جەستەوە نیە، یعنی ئێستا مەڵێ فڵان کەس مرد ڕوحی دەرچوو لە جەستە ڕوحی دەرچوو ئەم ڕوحە یعنی کە جیا ئەبێتەوە لە جەستە تۆ حیات ئەوەی کە شتێکە پێوتێ مەسەلەن نەفس نامێنێ وجودی نامێنێت لێرە ئینسانێکم من لە پڕەکە گیانم دەرەچێت کە گیانم دەرچوو شتێکم بەسەرهات پێوتێ مەوت ئەم مەوتە ئینفیسالی ڕوحە لە جەستە کەواتە مەوت خۆی بۆ خۆی شتە
وانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ لە ڕۆژی قیامەتدا لەسەر شێوەی بەرانێگەی هێنن عادەتەن ڕەسوول عەلەیهی سەڵاتو وسەلام شتە معنەویەکانمان بەشتی مادی پیشان ئەداتەوە ئیتر بە واقعی ڕێک ئاوهایە قەزەیەکەوە نییە دەی لە فەرمە هێنن ئەیکەن لەبەر چاوی هەموو ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ هاوار بۆ ئەهلی بەهەشت دەکەن یا ئەهلە الجەنەتی یا ئەهلە النار هەمویان ئەیبینن کە لەناو ئەبرێت و ناهێڵدرێت سەر ئەبڕدێت کۆتایی پێدێت ئەم شتە ئەفەرمێت ئەمە مردن بوو کەواتەی تر خولود فلا موت ئێوەش خولود فلا موت يعني ئەهلی بەهەشت نەمریەک لە ئیسراحەت و ڕاحەت و حەوانەوە و سەعادەتە ئیتر مردن نایە بەسەرتانە بە هەمان شێوە ئەهلی دۆزەخش کەواتە لەم منتەڵەقەوە ئەڵێن هەندێکە فەرمون بریتێمە بەس پێی مردن خودی خۆی مردنی ئەهلی کوفر چکە وەکو چۆن ئەڵێن دەرچێک ئەگەر لە خوریەشی تەڕابێت ڕایەکێشی چەند دەڕناڕەحەت ئێتە دەرەوە ینی کافرێک مەسەرەن مجریمێک تاوانبارێک ئەوها بە ناڕەحەتی و بە ئازارەوە کێشتێت و مەرجیش نییە هەموو گیانکێشانێک هەمووی ناڕەحەتی بێت چکە سەکەرات کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام باسی سەکەراتی مەو دەکات سەکرا پشرانە شتێک هەیە ئەپشڕیت ئەفەرموو ئینە للمەوتی لەسەکەرات ئەپشڕیت پشرانی بەسەر دێ و شەرت نییە عەذابێت چکە ئیذاقەی مەوت جاریوە چێژە ئازار نییە وانە ینی ئەشێت بەڵام ئەشێت ئازار نەبێت و حتا مەثەڵەن حەدیثەکە فەرمێ دەکە کەسێک شەهید بێت وەکو ئاها قورچێکی بچوشی لێ بژیرێتەوە ئەو داستی پێکەیت خۆ ڕۆحەکە دەرەچێت و کۆتایی پێدێت ینی هیچ نە ئازارە نە ناڕەحەتیە نە بێتاقەتیە سهولەتە لە دەرچوونە ئیواژەیە مردنەکەی کورساییە لێ لەسەری کەواتە لە منتەڵەقەت نازعاتی غەرق ئەمەیە هەندێک فەرمێ مەلائیکەتەکانی کە ئەو ئیشە ئەکەن الله سبحانه وتعالى سوێندیان پێخوا هەندێشکە مردن خۆی هەندێکیکە ئەفەرمون کە ئەفەرمە حەسەنی بەسری فەرمی ئەستێرەکانن لەبەرەوە لە مەوقعێکەوە دەرەهێنرێت ئەبرێت دۆکو غەرق بەرەو شوێنێکیکە بەردەوە لە جێگەیەکەوە بە جێگەیشکەوە گوێزرێتەوەنێ ویان هەر شتێک نەزع و غەرقی تیابێ خوا سوێندی پێخوارد دۆکو چۆن مەثەڵەن ماڵین زۆر جار باسم کردو مەثەڵەن فەلەق قل أعوذ برب الفلق وتوانا پەناگرین بە الله ئەو ئەڵڵای کە ڕەبی چییە پەروەردگاری فەلەقە فەلەق بە معنای فەلەقی سوبح دێکە ئینفلاقی تایە ڕووناشی لە تاریشیەوە ئینفلاق کات و دێتە دەرەوەنی لەگەڵ مەسەڵەن هەندێک وایە تۆ کەچی لە ڕاستیشە بە معنای هەموو فەلەقێک دێت چکە ژیان هەمووی خۆی بە فەلەق دروست دەبێت ینی پیتاندن نازانم تۆویەکی جیایەک میوەیەک هەرچیەک لە دەنگکۆڵەیەکەوەی ئینفلاقە کات و دەرەوەکەواتە هەموو ژیان بە فەلقە بێت الله سبحانه وتعالى لەبەر ئەوە ینی هەرچی پێ بۆتێ نەزع و غەرقی تێدا بێت خوا سوێندی پێخوارد هەرچی نەزعی تیا بێت کێشان و هاتنە دەری تیا بێت و غەرقی تیا بێت سوێندی پێخوارد بەڵام لەگەڵ سیاقی ئاەتەکە چی هەڵەگرێت چه تەفسیرێک لەگەڵ هەر پێنج سوێندەکەیە یەکەگرێتەوە ئەوە ئینشاءالله لێگرن بۆ دەرسی داهاتوو داواکەم لە الله سبحانه وتعالى بەڕەحمی خۆی ڕەحمە پێ بکات شارەزامان کات و عاقبەت خێرمان کردوێت و لە گوناحەکانمان خۆش بێت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وآخر دعوانا الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته